بەڵەبەڕێزان هەروەک لە سەرەتادا ئاماژەم بە میوانەکەم کرد کە میوانێکیشم دەبێت سەبارەت بە نرخی دۆلار لە ئێستادا کە وەک باز دەکرێت بە جێگیری دەمێنێتەوە کە دکتۆر محەممەد علی عوزێری شارەزای ئابووری و نەوت لەسەرم بابەتە لەگەڵمان دەبێت دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ناوینی ڕۆژ لەگەڵمانیت دەمەوێتەوە بپرسم ئایا گۆڕانکاری کە لە بەهای دیناری عراقی داکرا بە پلانێکی استراتیژی بوو یان هەر پلانێکی سەرپێیی بوو کە بەم شێوەیە بەهای دیناری عراقی لە بەرامبەر نرخی دۆلاردا بەو شێوەیە دابەزی؟ سپاس بۆ یاناوەرتی وەڵێ بێگومان دیارە ئەو بڕیارە لە دەرئەنجامیەوە بوو کە نرخی نەوت دابەزی بوو ئابوورناسانی عێراق بڕیارە چویان دەکرێت کە بشکستێنان بە پارەی عێراقی بەرامبەر بە دۆلار ئەو کەم و کوڕیەی کە لە ناو بودجەدا هەیە یان دەتوانین بڵێن ئەو گرفتانەی کە گەیشتەوەی حکوومەتی عێراقینەی دەتوانێت بودجە موچە دابیون بکاتن نرخی دیناری عراقیان شکان لە 120ەوە بۆ 150,000 کەواتە بڕیارەکە چارەسەر بوو نەوەک بڕیارێکی استراتیژی بۆ وڵات ئەی نەبوونی پارە یان نەبوونی داهاتێکی تەواو یان کۆنەکردنەوەی داهاتی عێراق بە شێوەیەکی ڕسمی کەوەی ئێستا دەبینی لەو گەندەڵیانە کە تێدا دەکرێت لە دزینی هەموو داهاتەکانی عێراق دەستیان بۆ ئەوە برد دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی یان بەرامبەر هەموو دراوەکانی جیهانی بشتێنن ئەو بڕیارەکەیاندا بەڵام دەگەڕێنەوە سەرەوەی ئایا جێگیر دەبیان جێگیر نابی ئەوەیان پێم وایە مانەوەی دیناری عێراقی لەسەر 150 دینار بڕیارێکی ڕاست و گونجاو نییە بەبەرەوەی کە بڕیارەکەیاندا ئەوەکەیان وا بگرفتەکەەوە $30 یان $30 عێراق ناتانێ لەبەرەوەی تۆ خاوەن نەوتی تۆ خاوەن داهاتی تۆ خاوەن وڵاتی تۆ خاوەن هەموو شتێکی مانای چیە هەموو هاوڵاتی باجیەوە بداتەوە کە حکوومەتێک ناتانی ئیداری وڵاتەکەی خۆی بکە ئەوەیە ئەگەر ناتوە ئێستا بە 100 دیناریش نەوت ئەو بە $65 نەوت ئەوڕۆ دیناری عراقی ئەگەر پێ بەرامبەر بکرێت تۆ دەتوانی دۆلاری دیناری عراقی بکەیت 100,000 دینار نەوت بکەیت 150,000 دینار لۆیە وەرکی لەسەر حکوومەتەوە لەسەر ئابووری ناسانەوە لەسەر پەرلەمانی عێراقا بچێنە بەڵام چیان کرد نێزیکترین ئاسانترین بڕیاریاندا ئەویش کەس بهێنانە بە دیناری عراقی. باشە دکتۆر محەممەد بەڵام لە ئێستادا کە بانکی ناوەندی یاخود عراق کە گەشتەوەی کە ئەم بڕیارە بدات کە بەهای دینار دابەزێت لە بەرامبەر نرخی دۆلاردا بەڵام پێ دوایەمە تا چۆن لە بەرژەوەندیە بۆ گەیشتە چ قەناعاتێک تاوە کۆم بڕیارە بدات چی وای کردکەم بڕیارە بدات بە جەنابتم گوت نێزیکترین حەل ئاسانترین حەل باشترین چارەسەر بوو بۆ ئەو کات کە لەبەرەوەی نەوت بە $42 بوو بەڵام ئێستا دنەوت بە $65 ئەو داهاتی عێراقی ئێستا هەیتی دەتوانین بە زیادەوە بودجە بدرێ و موچەش سەرف بکرێ و بنیادنانەوەی ژێرخانی عێراقیش بکرێتن بەڵام ئەوەیە گرفتەکە لەوەیە ئەو داهاتی کە عێراق بەدەستی دەکەوی هەمووی لابەلا دەڕوا و کە تێ دەست میلیشیایەکان کە تە دەست سەگدارانی خوار و وەک هەموو شوێنەکانی دیکە ئەو گەندەلێکە لە عێراقدا هەیە نەدەکرات چارەسەر بکرێت بەوەی چارەسەکرا بەڵام ئایا هیچ وڵاتێک هەیە لە وڵاتان دەست بۆ شکستێنانی درایی خۆی بەوەک ئەوەی عێراقی کرد نەخێ نەبووە بەڵام ئەو عێراق کردی لەبەرەوەی دەتانیم بڵێن عێراق ئەوەیە باشە بەڵام پێ وایە تا چۆنم پلانە کاریگەری هەبێت لەسەر ئابووری عراق پێ وایە تا چۆن عراق دەتوانێت سەرکەوتوو بێت یاخود ئەگەرم بڕیارەی نەدایە عراق تووشی چی دەبوو؟ عراق ئێستا وەک سوال کەرێکی ئابووری لە ناو هەموو ناوچەکە سیر دەکرێتن بەرو عێراق خاوەن نەوتێکە ماگانە نزیکی 5 ملیۆن بەرمیل نەوت دەفرۆشرێ داهاتێکی هەیە لە هەموو شێوک لە شێوازەکان لە ڕسومات لە باج لە هەموو شتێک هەمووی بەرز کردوێتەوە تۆ بۆم دیار کە چلە پارەی دەکەی چی لێ دەکەی ئەو پارەی کەواتە ئەوەی ئێستا لە عێراقدا هەیە بە شێوەیەکی گشتی وڵاتێکە نوقم بووە خنکاوە لە ناو گەندەڵی پێویستی بە چارەسەری سیاسی هەیە زیاتر لە چارەسەری ئابووری لەبەرەوەی لە هەموو وڵاتان ئابووری بەکاردەهێنرێ ببوورە سیاست بەکاردەهێنرێ بۆ خزمەتکردنی ئابووری لە عێراقدا بە پێچەوانە لە 100% بە پێچەوانەیە کە ئەویش سیاسیەکان ئابووریان بە قوربانی خۆیان کردووە. بەڵێ دکتۆر محەممەدان دێک لە شارەزایان پێیان وایە یاخود هەر عراقیش دیارە خۆی مەبەستیەوەیڵێت تا 5 ساڵی تر دەبێت دەم نرخە بەجێگیری بمێنێتەوە بەڵام پێ وایە تا 5 ساڵەمە تا چەند زیانیش هەم لە ئابووری ئایا هەم بۆ هاوڵاتیانیش
زەرمەندی کێ زەرمەندی یەکەم دەبێت ئەگەر تا 5 ساڵیش نرخی دۆلار بەم شێوەیە بمێنێتەوە دەستکاری نەکرێت بەم شێوەیە جێگیر بێت چونکە پێشتر هاوڵاتی زیاتر مامەڵی بەدراوە بۆی نییە ساڵ و دو ساڵ خاتون بۆی نییە هیچ کەسێک لە عێراق بڵێ ساڵێک دو سال سێ ساڵ هەرەوەندەی شەقامی باشوور دابەزینە سەر شەقامەکان بیان هەژێنن دەهینە سەر 115 بەڵام ئەوەی ئێستا دەیبینین بە هەموو جۆرەك لە جۆرەکانە باسانێک کە لەسەر شارشایەکان دەکرێتن کە سیاسیەکان زیاتر قسە دەکەن لە بوارەی ئابووری نەوەک ئابووری ناسەکان زیاتر قسەکان بکەن زیاتر بۆ حملەی انتخاباتی داهاتووی عێراقا بەداخەوە هەموو وڵاتان هەر کەسێک لە هەڵبژاردن دەردەچی خزمەتی وڵاتەکەی دەکە هەموو هەڵبژاردنێک وڵاتەکەی بە پێشەخە تەنها و تەنها لە عێراق نەبێ هەر جارێ هەر هەڵبژاردنێک دەکرێت پێش هەڵبژاردن وڵات وێران دەکرێت پاش هەڵبژاردنیش لە شێوەک لە شێوەکانی دیکە وڵات وێران دەکرێت من باسی ئابووریەکەی دەکەم تا ئێستا حکوومەتێک لە دوای ڕوخانی سەدام حوسێن حکوومەتێک نەهاتیە بە استراتیژیەکی تازە نوێ نێودەوڵەتی خزمەتی وڵاتەکەی بکە بەڵکوم هەم کاتێک ئابووریان بە قوربانی وڵاتانی دەورا پشت کردی و بە قوربانیەوەیان کرد بەخۆیان لەسەر کورسەکان ببینەوە زۆر باشە دکتۆر محەممەد بەڵام من ئەمەوێت ئەوە بزانم ئایا پێت وایە بەم شێوەیە نرخی درا یاخود با بڵین بەهای دینار بەم شێوەیە بەرامبەر بە نرخی دلار ئاوا بەردەوامی دەبێت نرخی دلار بەم شێوەیە دەمێنێتەوە خۆت باست کرد لە ئێستاشدا بەشێک لە پەرلەمانتاران داوا دەکەن کە نرخی دلار لە 130,000 جێگیر بکرێت بەڵام بە خۆشت باسی دەکەی کە دەڵی زیاتر بۆ بانگەشەی هەڵبژاردنە بەڵام پێت وایە ئایا هەر بۆ بانگەشەی هەڵبژاردنە وایان کردو بەکارێت یاخود بەم جێگیریە دەمێنێتەوە من لە سەرەتا بەزەنابەتم گوت ئەو واریداتی ئەو داهاتی کە عێراقیتی ئێستا نرخی دۆلار دەبی بەرامبەر 100,000 بی بەڵام ئایا سیاسەکان ئەوەی قبول دەکەن نەخێت سیاسەکان ئەوەی قبول ناکەم لەبەرەوەی پێتم گوت وڵاتی من لە دەست ئابووری ناسان نییە لە دەست وەزارەتی دارایی نییە لە وەزارەتی پلاندانا نییە وڵاتی من لە دەست سیاسیەکان بەڕێوەی دەبن سیاسەکانیش وەک باسم کرد تا هەڵبژاردن هیچ شتێک گۆڕانکاری لەسەر ناکرێت تەنها مزایداتی سیاسی لەسەر دەکرێت ئەو دەرێ دەبی ئەوەن دەبی ئەو دەری ئەوەن دەبی بڕیاری نیهاییش لەژێر دەسەڵاتی باقی مرکزی عێراقیە باقی مرکزی عێراقیش ئەوڕۆ بۆ نێرە شکستمی هیناوە لە بڕیارەکە یان پاشەکەسمەوە لە بڕیارەکە هەوڵ دەدا لەبەرەوەی ئەوانیش سەر بە ناوچەک لە ناوچەکان و یان دەسڵاتی لە دەسڵاتە سیاسەکانی عێراقن ئەوانیش هەوڵ دەدەن کەواتە ڕاکێشە نێوان سیاسیەکان ئەو بلێت تۆ هەڵەت کردە ئەوش بێ من دەستکەوتەکەم بۆ خەڵکی عێراقی نابەگەشتی دلارم شکستینە بەڵام وەک ئابووری ئێستا بەو داهاتی کە عێراقیتی لە نەوت و لە داهاتی ناوخۆی و لە کەمی قەرز دەبێ دینار بە مقابل $1 بێ ینی کەواتە هەر هەزارێک بە مقابل $1 بێ بەڵام ئەمە هیچ شێوازێک لە شێوازەکان یان هیچ سیستەمێک لە سیستەمەکانی ئابووری لە عێراق نییە بوونی نییە و کاریشی بۆ ناکرێت بەڵێ سپاس بۆ دکتۆر محەممەد علی عوزێری شارەزای ئابووری و نەوت